ڕاستەکەی پێشەکەی بڵێم کە شەڕ لە عێراق و شەڕێکی سەخت لە بینی گەلی کورد و فاشیزمی تورکیا لە عێراق ئەم شەڕە ساڵەهای ساڵە ئەگوزارێت و ئەم شەڕ لە هەموو حاڵێکە بە هەش دەلیلێک بێت هەر چۆنە تەحلیلی بکەین شەڕێکە کە ئێمە خۆمان بە شەڕی ڕەوای ئەزانین لە بەرامبەر دوژمنە و دوژمنیش ئەوەی پێی ئەکرێ کات بەڵام ئەوەی کە ئێستا لەم ماوەی ڕابردووە تقریبا لە 6 مانگی ڕابردووە 300 جار چەکی کیمیایی لەم شەڕانە لەلایەن دەوڵەتی وەسپای تورکیا بەکار هاتووە و زیاتر لە 550 کەس لە خەڵکی سیڤیل و دانیشتوانی ئەو ناوچانی کە ئەم چەکی کیمیانی تیا بەکار هاتووە براونتە نەخۆشخانەکان و بەرکەوتن زەرری زۆریان پێگەشتووە ئەمە تەسعیدێکە ئەمە گەورەکردنەوەیەکی شەڕە کە نەتیجەی شکستی دەوڵەتی تورکیا لەسەر ناوچەکە بە پەنا بۆ ئەم چەکی کیمیایی و چەکە مەمنوعانە بە بۆی کە بتوانن سەرکەوتن بەدەست بێنن کە تاکو ئێستاش نەیتوانێت بەدەستی بێنن ئەمە بیرمانەوە کردوانە کە ئەم نامەیە بنووسین بۆ سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان و سەرۆکی ڕێکخراوی نێودەوڵەتی دژی چەکی کیمیایی دژە قەدەغەکراوەکان کە پێیان بڵێن ئەم واقعە ئەگوزارێت و هەتاکو بتوانین و توانیمانە دۆکومنتەکان وانی کە پێویستە بیان خێنە بەردەستیان بۆی کە لیژنەی تایبەت بنێرێت بۆ کوردستان و بۆ شوێنەکانی شەڕ کە پیشانیان بدرێت کە چی ئەگوزارێت و ئەم چەکە کیمیانە بە فعلی بەکار هاتووە کە لە ئاستی جیهانیە کارێکی نایاساییە و کارێکی دژەی مرۆڤیە و بۆیان نییە بەکاری بێنە ڕاستێکی ئەمەش بۆ ئێمە ئەم نامە ئیمزاکردنە هەر بەشێکە لەو شەڕی گەلکەیکەین لە دژی دەوڵەتی تورکیا داژی کارە و ئێمە ئەمانەیە بە دنیای بڵێن و بە دنیای ئیسپاتکەین کە ئەم دەوڵەتە شەڕێکی بەرابەر ناکات شەڕێکی نایاسایی و شەڕێکەکات کە ڕاستێکی لە باری یاسای نێودەوڵەتی و قەدەغەیە بێگومان ئەگەر لیژنەی تایبەت و بێلایەن بنێرێ بۆ مەنتیقەکان و لە کۆڵینەوە بکەن هیچ پێویستی بە کاتێکی زۆر و لە کۆڵینەوەی زۆر نییە کە ئیسپاتە بێ ئەم چەکە کیمیاییانە بەکار هاتووە ئەوەش بڵێم ئەو خەڵکانی کە بەرکەوتون پارتی دیموکراتی کوردستان نەخۆشخانەی تایبەتی بۆ کردوونەتەوە و لە چاوی ئەعلام و ڕاگەاندنەکانی دوور خستونەتەوە و پێی ڕاگەاندون کە هیچ کەسێک نابێ باسی ئەو بکە ئەمانەتیان بەسەر هاتووە هەچ کاتێکیش ئەو خەڵکانی کە ئەوەی ئێمە ئاگادارن دیان پرسیون لە کاربەدەستانی پارتی دیموکراتیان پرسیوە کە بۆچی ئەمان بن بۆ خەسخانە تایبەتە پیانتونەوە کڕۆنایەکی تایبەتی بڵاو بۆتەوە و خەڵەتیان بەڵام دیارە خەڵکەکە خۆی زانێت چی بەسەر هاتووە و ئەو لیژنەیە ئەگەر بێت بێگومان ئەبێ ببرێ بۆ ئەو خەستەخانەیە کە سەدەها کەسی تایە و بۆ ئەوی کە ئیسپات بێت کە ئەم مەسەلەیە چۆنچۆنیە و دەوڵەتی کورد تورکیا تا مەحکوم بکرێت و یاسای نێودەوڵەتی و سزای نێودەوڵەتی بخرێتە سەر کە کارێکی نایاسایی کردو لە ئاسی جیهانی فشارەکان بەردەوامن فشارەکان ئەمە تازە نییە ئەمە یەکەم جار نییە کە دەوڵەتی تورکیا چەکی کیمیایی و چەکی قەدەغەکرا بەکارێنێت ئەم فشارانە هەر لە کاتی خۆی بەردەوامن بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە سیستەمی جیهانی بە جۆرێک ئیشەکات کە ئەبێ فشاری زیاتر بهێنرێت و فشاری خەڵکی زیاتر بهێنرێت لە هەموو شوێنەکەەوە خۆشبەختانە سا فشارەکان زیاتر بوون چ لە ناوخۆ چ لە دەروی وڵات و لە ئاستێکی باشە کارەکات ئەمێنێتەوە سەر هەستکردنی لێپرسراوەتی ئەو ڕێکخراوانی کە ئێمە نامەکەمان بۆ ناردوون کە ئایا ئەو لیژنەیە دروستەکەن و ئەینێرن یان نا بەڵام بە نەتیجە تا ئەو کاتی کە ئەینێرن ئێمە بەردەوامە بین لەسەر فشارەکانمان بۆی کە بتوانین و بەشێکە لەو شەڕێکە لەگەڵ داژی کاریاییکە لە ئاستی ناوخۆیە تیمی لەو بابەتەمان نییە کە لە پرسراوەتیشی فەرمیان هەبێت کە بتوان بچنە ئەو شوێنانەوە و راپۆرتی فەرمی بنەوە بە لایەنە جیهانیەکان کە بتوانێت پشتی پێ بەسترێت هەمانە بۆکو ناو هەمانە ڕێکخراومان هەیە کە دژی بەکارهێنانی چەکی کیمیایی ڕێکخراوی گەورە و پارەی گەورەشیان بۆ سەرفەکرێت بەڵام بەداخۆ لەو ئاستەیانین چونکە ئێمە زانین کە ساڵانێکی زۆر ئەم شەڕ بەردەوامە لەسەر گەلی ئێمە و هەم ئەم چەکانە بەکار هاتوون هیچ کەسێکیان قسەیان نەکردووە بەڵام بە نەتیجە ئێمە داواکانمان لە شوێنی تریشۆ ئاراستەی هەموو ئەو لایەنانە کردووە کە بێنێتە هۆکارەکەی یەکیشان کە زۆر ڕۆشنە ئەوەیە کە دەسەڵات چ لە عێراق و چ لە باشووری کوردستان بە چەند لینکێکەوە بە لینکی قەوی و بەسراونتە بە دەوڵەتی تورکیا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەباری استراتیژی و تەواوی بوون و نەبوونی خۆی و مانەوەی خۆی بەستۆتەوانێ بەم شەڕێکی ئێستا دەوڵەتی فاشیستی تورکیا لەگەڵ لە بەرامبەر گەلی ئێمەیکە طبيعية كقصنا كان طبيعية كإشارنا وطبيعية كسزاي أو كسانش أيان كباسي أكن وإما هرزانين كهالدنيا بوك أو هرانا من منطقة بعدين وأنا جيران وسزاي عندنا هذا سروي كل جورك نارزاتيان الجي داجي كاري بشاننا وبشكل نارزاتي كذا نارزاتي ودجي داجي كاري
ئەوەی ئەمانەوە دەوڵەتی عێراقش بە هەمان شێوە ئێمە دەوڵەتمان نییە ڕاستیەکەی دەوڵەتمان نییە مجموعە میلیشیا و مجموعە ئەحزابی سیاسی معەن حکمەکەن لە منطقەی تایبەتی خۆیانە و خەریکی گەندەڵی و ستەمکارین دەوڵەتێکی بە معنای تعارفی ئەوەی کە لە سیاسەتی گشتی جیهانیە بتوانین ناوی بێنین کە ئەتوانێت بڵێت دەوڵەتێکی تعارفی نیمان شتیوەمان نییە